خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە مەناسیک و فەریزەی حەجی ئەم ساڵەکەین کە لە ڕۆژانی ڕابردوودا بێگومان بەڕێوەچوو لە تەواوی جیهانەوە موسڵمانان ڕویان کردە خاکی سعودیە، شاری بەتایبەت مەدینە و مەککە بۆ ئەوەی کە فەریزەی حەج بەجێبێنن. بێگومان ئەم کۆبوونەوە گشتی ساڵانە کە لە سعودی ئەنجام بدرێت بابەتێکی هەروە سادە و سانا و ینی ئاسان نییە بەڕاستی کۆمەڵک ڕێو شوێن و بابەتی خۆی هەیە و بەداخەوە حاجیانی ئێمە ئەم ساڵ لە کاتی گەڕانەوەیە بەهۆی ئەم جەنگەی ئێستا لە بینی ئێران و قەواری زایاونیە هەیە تووشی گرفتێ بوون ئەوانەی بە فڕۆکە با بڵین سەفەریان کردبوو نەیانتوانی بە فڕۆکە بگەڕنەوە ناچار ئەوانی ژەر بەڕێکی وشکانی گەڕانەوە لەسەر بەڕێوەچوونی ڕێوڕسمی فەریزەی حەجی ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو و پلانەکان بۆ ساڵانی داهاتوو و ناونووسینی حاجیان کەی ناوە نووسرەکەی ناو ئیعلانەکرێ میوانداری زۆر بەڕێز حاجی وشار قادر خاوەنی کۆمپانیای حەج و عومرەمان کردووە کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستودیۆ لەگەڵمانە میوانن. کاک حاجی بەخێر بن. حاجی جەناب و هەموو لایەک قبوڵ بوو ئینشاءڵڵا. سپاس بۆ پەیام بۆ گرنگیدان بە پرۆسەی حەج. کاک حاجی بە شێوازێکی گشتی پێش بچین ناوردەکاری بابەتەکە پرۆسەی حەجی ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو جیاوازی چی بوو؟ ئەم ساڵ پرۆسەی حەج وە پرۆسەیەکی زۆر سەرکەوتوو بوو و الحەمدوللا ئەم ساڵ بەراورد بە ساڵانی پێشوو گۆڕانکاری زۆر لە پرۆسەی حەجا کرا بوو لەلایەن بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەوە. یەکێک لە گۆڕانکاریەکانەوە بوو کە ئەم ساڵ نزیکترین فندق گیرا لە شاری مەکەی پیرۆز کە بەراورد بە ساڵەکانی تر ئەمە یەکەم جارە کە فندقی نزیک بۆ حاجیان بگیرێ و حاجیان بتوانن ڕۆژانە بە ئیستراحەتی خۆیان بچنە حەرەم و بگەڕێنەوە و هاتوچۆی حەرەم بکەن و عیبادەتەکانی خۆیان بکەن. ئەمە یەکێ لەو خاڵە ئیجابیانە بوو کەوا بەڕێوەبەراتی گشتی هەسا بوو پێی بەڕاستی کارێکی زۆر باش بوو. ینی حاجیان هەمیان مرتاح بوون لەوەی کە یەکێ لە هەرە کارە باشەکانەوە بوو کە ئوتێلەکان نزیک بوو. بەس ئەمە لەسەر شانی حاجیان نەبوو، ینی تۆ تا ئوتێلەکە نزیکتر بێ نابێ پارە زیاتر بێ؟ بەڵێ تا ئوتێلەکە نزیکتر بێ بە پێی نزیکی ئوتێل بۆ حەرەم پارەکەی زیاترە. بەڵێ کاک حاجی ئەم ساڵ هەر میکانیزمەکە چۆنی بوو هەر لە بیدایەتەوە بۆمان باسکەی ڕاگەیاندنی لیستی ناوەکان دواتر ئەو بڕۆپارەیە بەراورد بە ساڵانی داهاتوو ڕابردوو زیادی کردبوو چۆنی بوو؟ سەبارەت بە ناونووسینەکە ئەوە بۆ ڕێژەیەکی لە ئەو ناوانی کە لە ساڵی 2017 نایەنووسی بۆ ڕێژەیەک لەوە ناوانە کەوتنە قوڕعەوە و ئەو ناوانە دەرچوون و ڕێژەیەکیش ئەوانی کە نایەنووسی بوو پاڵفتە کران و ئەو ناوانەش بوو بە قسمەتیان و حەجیان بە قسمەت بوو و سەبارەت بە سەعرەکەشی دیارە ئەو سعرە وەکو ساڵانی پێشوو شتێکی وای فەرق نەبوو، بەڵام بوونی ئەوەی کە ئەو ئوتێلێ نزیک بوو لە حەرەمەوە و پارەکە زیاتر بوو بەڕێوەبەراتی گشتی هەڵنەسا پارەکە زیاد کا لەسەر حاجیان و پارەیەکی زیاتر وەربگرێ لەسەر ئەو پارەیە کە لە حاجیانیان وەرگرتە بوو بگرە پارەشان خستە سەری کەوا بتوانن ئوتێلێکی نزیک بۆ حاجیان تەرخان بکەن، چونکە هەموو ساڵانی کە ئوتێل گیراوە بۆ حاجیان ئوتێلەکان دوور بوون، ینی حاجیان ناڕەحەت بوون تا گەشتنەوەتە حەرەم و هاتنەوە. بەڵام زۆرشیان تەمەنیان زۆر بەشیان تەمەنیان هەبوو، بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە ئوتێلەکە زۆر نزیک بوو. خۆشبەختانە لێرەوە جێی خۆیەتی کە دەستخۆشی لە بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەکەین کە ئەم ساڵ یعنی زۆر گرنگیاندا بەوەی کە نزیکترین ئوتێل بگرن بۆ حاجیان. باش کاک حاجی سەبارەت بەناو ئەم ناوە باسی 2017 و ساڵانی پێشترۆوە ناکرێ ئەگەر کەسێک ئێستا بیەوێنیەتی هەبێ بێ سەفەری حەج بکە ئەبێ لەکوێ ناو بنووسێ کەی ناو بنووسێ ئایا ناو تا چەند ساڵی کە نووسراوە ئەم زانیاریەگەر بە بینەران بدەی سواسەکەین. خۆی ئەو ناوانی کە نووسراو بوو بۆ 5 ساڵ ناو نووسرا بوو لە دوای ئەوەی کە ناوەکان قورعی بۆکرا بەشی ئەو 4-5 ساڵە بڵێ ناو ڕاکێشرا ئیتر ئەکەوێتەوە سەر ڕێنمایی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە ئایا ئەم ساڵ ناوە نووسرا یاخود ناویکان لایە لەو ناوانە ڕاکێشن ئەوە تا ئێستا دیار نییە و بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە بڕیار لەسەردا. باش سەبارەت بە بابەتێکگەیە لە کاتی عەمرەیە سەفەری عەمرە بە پێی و زانیاریانی ئێمە هەمانە هەموو ئەو کۆمپانیانی خەڵکە بن بۆ عەمرە چەند کەسە بن باجێکیان ینی لەسەرە ینی چەند نەفەرە بن هەر بۆ نمونە هەر عەمرەکارێک بە نمونە $10 بێ بدرێ بە حکومەت ئەمە بۆ حەجی جوا بوو؟ بۆ حەج حکومەت سەرپەرشتی پرۆسەکەی کرد چکە ئێمە ئاگادار نەبین چۆن چی وەرگیراوە چی کراوەوە حکومەت خۆی سەرپەرشتی
پرۆسەکەی کردووە بەڵام بۆ مۆسیمی عمرە بەڵێ ئەوە هەیە نەک هەر لە کوردستان لە عێراقیشا هەیە ئەو کولفەیە هەیە کە وەرەگیرێ. باشە ئەو کۆمپانیانی کە لە خزمەتی حاجیانە بوون لە هەرێمی کوردستان لەسەر چ بنەمایەک و هەموو کۆمپانیەکان بۆیان هەبوو یا مەرج و ڕێنمایی هەبوو؟ بەڵێ چەند مەرحەلەیەک هەیە لە کۆمپانیەکانە کە بەشداری مۆسیمی حەجە بن. یەکێک لەو مەرحەلانە هەندێک کۆمپانیا بێ حەجیان کرد بێ و ئەو کۆمپانیایشیان کە حەجیان نەکردووە بێ بەلایانی کەمەوە 8 سەفەری عمریان کردی بێ یاخۆت 8 وەجبەی عمریان لە ماوەی ساڵێکە ئەنجامدا بێ و ئەویش ڕێنماوی میکانیزمی خۆی هەیە بە پێی ئەو ڕێنماوی میکانیزمەی خۆی ئەبێ ئەو کەسە لە ڕووی تەندروستیەوە تەواو بێ و ئەبێ ئەو کەسە ئەچێتە قوڕعەوە و ئەبێ یەکێک لە هەرە خاڵەکانی کە جێ دەستخۆشیە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە کە بەڕاستی زۆر گرنگیان پێدا ئەویش زمانی عەرەبیە چکە ئێمە هەندێک کەس هەیە لەوا کە بێت توێ زمانی عەرەبی نەزانێ توێری لەگەڵ هەندێک شەریکەی سعودیە ڕۆژانە بەڕەنگاری یەکە بیتەوە ڕۆژانە ئیش و کارت هەیە لەگەڵ پێویستە کە زمانی عەرەبی بزانی یان پۆلیسێکە شوێنێک بەڵێ یاخود کەسێکت نەخۆشەکەی بێتە خەستەخانە یاخود مەشاکیلێکی حاجی بۆ دروستە بێ یەکێ لەو میکانیزمانە ئەوە بووکە وایە ئەو حاجیە زمانی عەرەبی بزانایەوە بۆ ئەم پرۆسەیەش بە مانگێک پێش دەستپێکردنی پرۆسەکە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەوە دەرگای ئەوەی کردەوە کە کۆمپانیاکان هینی خۆیان پێشکەش بکەن چۆنەڵی پرۆپۆزڵی خوان بەڵێ خۆیان پێشکەش بکەن کەوا ئەو حاجی ئەو حەملەداری ئەوێت بەشدار بێت لە پرۆسی حەج و عومرە ئەوانیش وەکو پێم وتن چەند میکانیزمێکی خۆیان هەبوو یەکێ لەو میکانیزمیانی کە ئەوە بوو بە چەند فلتەرێکا بڕۆن فلتەرەکە لیژنەیە دانرا بوو لەو لیژنانی کەوا مقابلە ئەکران بۆ زمانی عەرەبی بزان لە ڕووی زمانی عەرەبی تا چ ڕاتێک باشن و ڕوکن و ئەرکانەکانی حەج ئایا شارەزاییان هەیە یاخود نیانە دوای لە ڕێی ئەو لیژنەوە هەڵە سەنگێنان و کۆمپانیەکان ئەوانش بە پێی قورعە دەرەچوو. دیمەنەکانمانە بینی لە تەلەڤیزیۆنە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو حەسمانە کرد کەمترە ئەنی حاجیان کەمترە شتی وا هەبوو ینی ممکن بەڵێ ئەم ساڵ خۆی سعودێش ئەلحەمدولیلا ڕێکارێکی توندی گرت لەبەر بۆ کەسانی کە وەکو ساڵی پار هەمومان بینیمان ڕێژەیەکی زۆر لە حاجیان تووشی گرفت بوون و ڕێژەیەکی زۆریش وەفاتیان کرد بە بۆنەی ئەوەی کە فیزەی ساڵ هەبوو کۆمەڵێک لە حاجیان بە فیزەی ساڵ داخڵی عەرەبستانی سعودیە بوون بەڵام ئەم ساڵ سعودیە فیزەی ساڵی ڕاگرت و ڕێکارەکانی تونتریش کردبووە بۆیە خۆشتان بینیتان لە تەلەڤیزیۆن لە پەیجەکان کەوا ئەم ساڵ حەجی ئەم ساڵ بەراورد بە حەجی ساڵی پار یعنی زۆر هادە بوو و خەرەباڵخێکی وای نەبوو حاجی تووشی باڵەپەستەوە بێ حاجی بە توانە و بە ئارەزوی خۆی توانی بڕات هاتوچۆ بکە و بگەڕێ لەناو مەشاعیرەکانە بۆیە ئەوەش هۆکارێ بە لەو هۆکارانەی کەوا ئەم ساڵ حاجی ئەلحەمدولیلا توانی بە لە کەشێکی ئارامە حەجەکەی جێبەجێ بکە. کاک حاجی لە ئێساکە مەقساکەین هیچ حاجێکی هەرێمی کوردستان نەماوەتەوە لە وڵاتی سعودیە؟ الحەمدولیلا سەرجەم حاجیان بە هی عێراقی شۆمیان گەڕاونەتەوە هەرێمی کوردستان. باش ئەوانەی کە بە ڕێی ئاسمانی فڕۆکە ڕۆیشت بوون شتێک پارێزیاندا بەڵام بەهۆی ئەم بارودۆخۆ بە ئوشکانی گەڕانەوە بڕیارێکی تەعویزیان بکرێتەوە؟ ئەو بڕیارە لای بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەیە بۆکو من خۆم زانیاری لەسەر نییە تا ئێستا چکە ئەوانیش ینی زەختێکی زۆریان لە خۆیان کرد هەتا لەو کاتەیە پاسیان بۆ حاجیان دابین کرد لەگەڵ شەریکاتێکی سعودیەکانە ڕێکەوتن بۆی بێ ئەوەی حاجی تووشی ناڕەحەتیەک بێ بە کەمترین ناڕەحەتی بگەنەوە هەرێمی کوردستان. بەڵێ کاک حاجی ئێوە کە ڕۆشتن هەر لە مەتاڕەوە تا فریزی حەجتان ئەنجامدا باوترین گرفتەکان چی بوون بۆ ئێوە لەگەڵ تایبەت کەسانی بەتەمەنیان باسی وەشمان بۆ بکەی ڕێنمایی بۆ ئەو بنەماڵ و خێزانە بەڕێزانی کە کەسێکیانەیە تەمەنی هەیە ئینێرێ و ئایا ئەمە ڕێگە درێت کەسێکی دیکەی لەگەڵابیان چۆن چۆنیە؟ خۆی ئەم ساڵ ئێمە وەجبەی بەڕی بین بە ڕێگەی وشکانی حاجیمان گواستەوە. بەڵێ باسی ڕێگەی وشکانی کە چکە من ئەزم زیاتر بڵێن لە ڕێگەی وشکانی بوو باشە لە پرۆسی حەج ئەم ساڵ بەڕاستی ئەوانی کە بە تەمەن بوون بۆ خۆشبەختانە سعودیە بڕیارێکی دەرکرد ئەوانەی کە تەمەنیان لە 70 ساڵ زیاتر بێ لە سا حەوتیان نتوان داخڵی شاری مەکە و مەدینە بن بۆ ئەنجامدانی فەریزەی حەج بۆ ئەم پرۆسەیش هاتن تیرۆپشکیان کرد لە بینی ئەوانەی کە تەمەنیان لەسەر و 70 ساڵەوەی بۆی بەڕاستی ئەگەر ئەو کەسێ هەتا گەنج بێ هەتا لە تەمەنێکی ئەوە بێت پێویستی بە کەسێتر نەبێ ئیسراحەتتر و باشترە هەم بۆ ئێمە هەم بۆ خۆشی تیامان نەبوو بە تەمەن بوو بەڵام الحەمدولیلا یعنی توانیمان پرۆسەکەی بە جوانی بێ جێبەجێ بکەین بەڵام تیاشیا بوو یعنی ئەبووە بار بەسەر خەڵکەوە ناڕەحەتە بوو ئەگەر کەسێکی خۆی لەگەڵا بۆیە باشتر بوو بۆیە ئەگەر ئەو کەسانی کە ناویان دەرەچێت بە پرۆسی حەج هەتا تەمەنیان گەنجتر بێ باشترە بۆ خۆشیان باشترە ئەتوان پرۆسەکە بە جوانی جێبەجێکەن
مرتاح بن لە جێبەجێکردنی پرۆسەکەیانە نابنە بار بەسەر کەسەوە ئەوە سەبارەت بە ئەو کە تەمەنیان زیاترە ئەوان تەمەنیان زیاتر کەس ینی ڕێگە نادرا کەس بێ لەگەڵیان ناچکە ڕێژەکە دیاریکراوە وەکو عمرە نییە تۆ ئەگەر بێت بڵێ قەیناکە کوڕەکەم لەگەڵ یادێ لێ هاوکاریەکە بەڵام سەفەری حەج ڕێژەکە دیاریکراوە ناتوانانی لەو ڕێژەی زیاتر خۆی خەڵکی تربەری لەگەڵ باش حاجی لە سەبارەت بە ئەوانەی مەحرەمی یەکتری بوون وەکو ژن و مێرد وەکو باوکو مناڵ ینی دایک لەگەڵ برای ئافرەتێک لەگەڵ برای خۆیان بڕە هەبوو گرفت بێت یعنی یەکێکیان ناوی نەهات بێتەوە و ئەوەی تر بە تەنیا ڕۆشت بێشتیوە ڕوویدا لە تەمەنی 7 ساڵەکە مەگەر ڕوویدا بێ بۆ نە هەبوو باوک و کوڕ بەیەکەوە بوون یاخود باوک و دایک و کوڕ بەیەکەوە بوون یاخود دایک و کوڕ بەیەکەوە بوون دایکە کە تەمەنی 7 ساڵ بووە ئەوەش لە پرۆسەیەکی شەفافە کە قورعەیە بۆکرا لە ساحەوتەکەی ڕۆی یعنی وە دەسەڵاتیش کەسێکیتیانەوە یان بۆ باە کوڕەکەش تەجیلی کردای بۆ ساڵی داهاتوو یا باە کوڕەکە بڕۆشتای و تەنها دایکەت تەجیلی کردای بۆ ساڵی دا ینی ئەوانەی کە ئەوە لێک هەڵبڕان تەنها ئەو جۆرە بوو بەڵێ تەنها جۆرەیە بوو سەبارەت بە پاک و تەمیزی وتێلەکان و لەگەڵ خواردنەکان بۆ حاجیان بەڵێ یەکێ لەو خاڵە گرنگانەی کە زەرور بوو باسیکەین بەڕاستی ئەم ساڵ گرنگێکی زۆر درا بوو بە خواردن بەسمەکە من وێرە لە سوۆشال میدیا بینم ینی کەسانی خۆمان خواردیان دروستە کرد لەوێ بەڵێ ئەم ساڵ گرنگێکی زۆر درا بە خواردن چکە حاجی ئێمە هەر لە عمرەشە کە خەڵکە ڕوات یعنی هەموو خەمی ئەوەیەتی خواردنەکەی چی بێ کۆمەڵێ خواردن و کۆمەڵێ زەخیرۆش لەگەڵ خۆیان بە بەڵام ئەم ساڵ الحەمدوللا کۆمەڵە شێفیانێ نابوو سەرپەرشتی خواردنەکانیان نەکرد لەوێ یعنی لەوێ کە خواردنەکە دەخوارد هەست ناکرد لە وڵاتێکی غەریبە هەستەکرد لە کوردستانە دروستەکرێت بۆ ئەم ساڵ گرنگێکی زۆریان دابوو بۆ کۆمەڵە شێفیانی نابوو خواردنیەکیان دروستە کرد ئاینەن خواردنی کوردستانی خۆمانەوە خەڵک لە خواردنەکە ڕازی بوو و سەبارەت بە ئوتێلیش الحەمدوللا ئوتێلەکە سەرڕایەوەی نزیک بوو ئوتێلێکی پاک و تەمیز بوو و ئوتێلێ بوو الحەمدوللا ئوتێلێکی ڕاقی بوو ئوتێلە بوو یعنی خەڵک ناڕەحەت نابوو لە هاتوو چۆکردناتیایە هەر لە مەسعەتیە هەر لە پاک و تەمیزیە هەر لە سەرفیزی ڕۆژانەیە باش کاک حاجی سەبارەت بە ڕۆژی عەرەفە طبعا ئەوەش ینی هەر حاجی هەر وڵاتێک بەپێی شوێنی خۆی لە شوێنی خۆیەتی نەک بە ئارەزوی خۆی لە شوێنی عەرەفە شوێنی حاجیانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەت چۆن بوو شوێنەکەیان باش بوو و خزمەتگوزاری هەبوو یان نا سەبارەت بە ڕۆژی عەرەفە بەڵێ هەر حاجی هەر وڵاتێک بەپێی شوێنی خۆی جیاکراوەتە بوونە حاجی عێراق ئایدی ئێرەیە حاجی کوردستان ئایدی ئێرەیە حاجی وڵاتی میسر ئایدی ئێرەیە هەر وڵاتێک بەپێی شوێنی خۆی و مەساحەیەک بۆ جیاکراوەتەوە ئەم ساڵش حاجیانی هەرێمی کوردستان بە جیادان درابوون لەگەڵ حاجیانی بەشێک لە عێراقا و خێمەکان الحەمدوللا فێنکەرەوەیان تیابوو و خواردنیان تیابوو و هەر لەوێژ بە هەمان شێوە خواردن دروستەکرا و بە حاجیانە درا و الحەمدوللا هیچ گرفتیان نەبووەوە بۆ ساڵی داهاتوو ئینشاءالله پلانەکان چییە ئامادەکاریەکان چۆنین ینی ڕێنمایی چی بۆوانەی کە ئەزانن ئەو کەسانی کە ناویان ناتبێتەوە لە ئێستاویان کەی دەرەچێ ئەو ناوانە ئەو ناوانە تەبعاً تازە خۆتانە ئاگادارن تازە حاجیان گەشتونەتەوە تازە بەرەبەرایەتی حەج و عومرە ڕێنمایی تازەیە بێ بۆ ئەوانی بەتایبەتی بۆمە کە گەشتی عومرە دەستی پێ نەکردوێتەوە ڕێنمایی تازە دەرەکە بۆ ئەوانی کە بەتەمان گەشتی عومرە ئەنجام بدەن و بۆ خاوەن کۆمپانیاکان کە بەتەمان تەندەر وەرگرن ئەو کاتە بەرەبەرایەتی حەج و عومرە بەرەبەرایەتی گشتی لە پەیجی خۆیەوە یاخود لە کەناڵ ڕاگەاندەکانەوە پەیامی ساڵی ئایندەی خۆی ڕاگەیەنی باش ئێستا لەوانەیە خەڵکێکە بێت چاوەڕێی عومرە بێت لە پشووی سەری ساڵی قوتابخانەکانین لە هاوینین لەوانەیە بیانوێ عومرە بکەن بە زانیاریەکانی ئێوە بە ئەزمموی ئێوە لە ساڵانی ڕابردە دوای فەریزەی حەج چەند ڕۆژ چەند هەفتە چەند مانگ دوای ئەوە دەرگای سەفەری عومرە هەکرێتەوە هەر عادەتەن دە بۆ 15 ڕۆژ دوای ئەنجامدانی مەراسیمی حەج دەرگای تەندەرەکرایە بۆ کۆمپانیەکان لە دوای ئەوەی ئەو کۆمپانیانی کە لەلایەن بەربەراتی گشتیەوە تەندەری وەرەگرت ئاسایی ڕێگاکرایەوە بۆ حاجیان بەڵام ئەم ساڵ بەبوونێ و بارودۆخی کە تووشمان بووەوە وڵاتانی کەش کەوتۆتە ناویوە لەبەر سەلامەتی گیانی حاجیان و عومرەکاران تا ئێستا هیچ بڕیارێک نەدراوە بۆ دەستپێکردنەوەی حەج و عومرە زۆر بەڕێز کاک حاجی و شارقادر خاوەنی کۆمپانیای حەج و عومرە سوپاس بووی کە لەم دەرفەتە لەگەڵمان بوویت. خێر بێ.